ساڵتان لێ بێت بینەرانی کورسات من هاڕۆتۆفی خم لاڵخێم شوی بەرنامی پانۆرەما پێتانگەی شنەوە بۆ قسە باسکردن لەسەر عراق لە بەردەم کابینەکەی محەممەد شیع سۆدانیدا بڕیارە بەیانی ئەنجومەنی نوێنەرانی عراق کۆ بێتەوە بۆی کە دەنگ بدا لەسەر کابینە ویزاریەکەی محەممەد شیع سۆدانی و هەروەها بەرنامەی کاری کابینەکەی محەممەد شیع سۆدانی دیارە زۆربەی وەزارەتەکان بە تەواوەتی یەکلا بۆتەوە هەندێک وەزارەت ماوەکەوەی کە قسە و باسی لێ دەکرێت کە جارێ وەزیرەکانیان بە تایبەتی لەلایەن ئەو کوتە سیاسیانی کە نوێنەرایەتیان دەکەن یەکلا نەبووتەوە بە جیانێشۆ بۆ کوتلەکان خۆیان کە یەکلای بکەنەوە بەڵام بەیانی بڕیارە کابینەکە بچێتە ئەنجومەنی نوێنەران و لێوە دەنگی لەسەر بدرێ عراق دوای ئەوەی کە دەبێتە خاوەنی حکوومەتی نوێ بە سەرۆکایەتی محەممەد شیع سۆدانی بەچی دەگات ئەو خەیران و ئەو ڕەوشەی کە لە ڕابردوودا عراقیەکان و لایەنە سیاسیەکان پێدا تێدەپەڕین کابینەکەی محەممەد شیع سۆدانی توانێت سەرکەوتوو بێ لە دەربازکردنی عێراق لە لێواری داڕوخان و دارمان یاخودنا لایەنە سیاسیەکان تا چەند پشتیوانیە بن بۆی کە کابینە وزارەکەی سەرکەوتوو بێ چونکە خۆی لایەنێکی سیاسی و دیاری نەکراوە کورد و هەروەها لایەنەکانی دیکە چۆن ئەتوانن بەشدار بن لەم حکوومەتەدا کە ڕێکەوتنی پێشوەختیان هەیە لەگەڵ چوارچێوەی هەمانگی بۆ بەڕێوەبردننی ئیدارەدانی دەوڵەت داواکاریەکانی کورد لەو کابینەیەدا هەمووان نەزانی چین بەڵام لە بەرامبەر چیدا توانێت جێبەجێ بکرێت ئەو یاسا گرنگانی کە پێویستە حکوومەتەکەی شیع سۆدانی لە داهاتوودا بیخەتە بواری جێبەجێکردنەوە لە ئەنجومەنی نوێنەران و دەنگی لەسەر بدرێت چین گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بەگشتی بە میوانداری برای بەڕێزمان کاک مەریوان نادر ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەران کە لە سۆدوێ لەگەڵمە بەخێربی کاک مەریوان سپاس دەکەم بەگشتی عراق لە دوای ئەو چەک بەستوێ سیاسیە قورسی کە پێدا تێپەڕی هەومان نەزانین کرانەوەیشی باشەیە ئێستا یعنی وەتاوا کابینەکەی محەممەد شیع سۆدانیش بەیانی لە ئەنجومەنی نوێنەران دەنگی لەسەر دەرێت بەگشتی ئەتوانین بڵێن ئێستا ڕەوشی عراق چۆنە کاک مەریوان لە هەموو ڕۆکانەوە زۆر باشە دەست خۆش بێ سلااوڕێزم هەیە بۆ تەواوی بینەران پێم خۆشە بە کورتی بگەڕێنەوە بۆ سەرەتایی ئەو خلافانەی یان حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی میلادگیری چیە و لە چیەوە هاتووە بە کورتی بۆ بیرهێنانەوەی بینەران خۆتان نەزانن طبعاً کە کابینەکەی عادل عەبدولمەهدی تەشکیل بوو بووە جێگەی ڕخنەی هەم ناوخۆیی و هەم نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا ڕخنە ناوخۆییەکان و گازاندە ناوخۆییەکان خۆپێشاندانەکانی تشرینی ساڵی 2019 بە دوای خۆیان هێنا ئەم خۆپێشاندانانە تەشەنی کرد کە کۆمەڵێک ئەجەندەی خارجیش هاتە ناو دروشمی خۆپێشاندانەکان بەشێک لە هێزە سیاسیەکانی عێراقیش کە بۆ خۆیان لە حکوومەتا بوون سراع ململان هەیەیان هەبوو لەگەڵ لایەنە سیاسەکانی تری ساحی سیاسیە ئەوانیش تەدەخولیان تیا کرد و بۆ ساختکردنەوەی بەشێک لە ئەجەندەی خۆیان تەدەخولیان کرد ئەمە وای کرد ڕۆژێکە خەریب بوو لە گرێژنە دەرچێت بە تەواوەتی عێراق بکەوێتە ناو ئەزمەیەکەوە کە سیادە بە تەواوەتی لە دەست بدات و سیستەمە سیاسەکە هەڵبۆشێتەوە داواکاری خۆپێشاندەران کە من پێم وایە ئەجەندای سیاسی دەولیشی تیا بوو ئەوە بوو کە ئەبێ خۆپێشان کە هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێت ئەوە بوو بڕیاردرا لە دەی 2021 هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێت هەرچەنە دیاریکردنی ئەم تەوقیتەش سراع و ململانەیەکی زۆری بە دوای خۆیان هێنا تا بە نەتیجە پەرلەمان خۆی هەڵوەشاندەوە و بڕیاردا لەو تاریخەیە هەڵبژاردن بکرێت هەڵبژاردنەکە دوا بە دوای پەسەندکردنی هەندێک قانونی گرنگەوە هات لەوانە قانونی محکەمەی اتحادی دوای قانونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئەم قانونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانە گۆڕانکاریەکی جزری بەخۆیەوە بینی بە بەراورد لەگەڵ ئەو سیستەمی ئینتیخابیانی لە ڕابردووە لە عێراقا پێڕوو کراوە فرەبازنەی هاتە ئاراوە و هەروەها تەرشیحی فەردی هاتە ئاراوە کە ئەمە دیسان ناکۆکی خستە نێوان هێز و لایەنە سیاسەکانەوە کە پێیان وابوو جۆرە لە جۆرەکان ئەم ئینتیخاباتە ئەبێتە هۆی ئەوەی جاریشتر هێز و لایەنە سیاسەکان لە عێراق بە ئەندازەیە پەرتەوازە بن بە ئاسانی نەتوانێت کۆ بکرێتەوە بۆ بڕیاردان لەسەر پرسە سیاسەکان تەفاهمات تۆزێک ئاڵۆستر بێ و ئینقساماتی زیاتر ڕوو بدە پێشبینەکانی ژوا دەرچوو هەندێک مەسەلەن
لەسەر ئاستی حەزبی و بەشێک لە پێکاتەکان لەسەر ئاستی پێکاتە مەسەر ئاستی مەزهب لەسەر ئاستی قومی ملاحەزات و مناقەشات و تێبینی زۆر لەسەرم قانونە هەبوو بە نەتیجە گەیشتەوەی انتخابات کرا انتخابات کرا وەکوت بەڕێز باس کرد بە نەتیجە بۆ یەکەم جار سرا و ململانەکان لەسەر نەتائیجی انتخابات هەموو عێراقی گرتەوە مەشاکلەکان زۆر ئاڵۆز بوون چەند لایەنێک لایەنەکانی تریان و ئەطرافی دەولیان دووەلی منتیقەکە و ئەمانەیان ئیتیهامە کرد بەوەی کە انتخاباتەکە نەتائیجەکانی شەفاف نییە و دەستکاری کراوە بۆیە ئەوە باڵانسی هێزشی زۆر گۆڕی ئەوە بوو سەدرەکان بە بەراورد لە ڕابردوو زۆر حەزمیان گەورەوە و باقی هێزەکانی تریکە ئێستا لە ناو ئیتاری تەنسیقیان ژماری کورسەکانیان زۆر کەمی کرد لە کاتێکە ئەمانە خاوەنی نفوزن خاوەنی دەولە عەمیقان خاوەنی هێزی چەکداری سیاسین ئەمیان پێ قبول نەکرا تا ئەو کاتەی محکمەی ئیتحادی تەدەخلی کرد کە محکمەی ئیتحادی تەدەخلی کرد دیسان خۆپێشاندانی تری بەخۆی هێنا ئەم جارە خۆپێشاندانەکان دافعەکەی ڕوون و ئاشکرا بوو کە لەلایەن لایەنگرانی تەیاری سەدریەوە بوو لە دژی بڕیارەکەی محکمەی ئیتحادی و بۆ بایکۆتکردنی هەندێک لەو هێزە سیاسیانی کە ململانی سیاسیان لەگەڵیان هەیەە کە مەرجیانەوە بوو نابێ بەشداری سیاسی کەن ئەطرافەکانی بەرامبەر یەکیان گرت لە دژی مەرجەکانی سەدر بە نەتیجە خۆپێشاندانێکی خوێناوی پێکدادان لە بینی لایەنگرانی ئیتاری تەنسیقی و لایەنگرانی مقتدا سەدر ڕوویدا تا کارگەیشت ئەوەی مقتدا سەدر لە ساحەی سیاسی بە تایبەتی لە پەرلەمان دوورکەوتەوە و بڕیاری ئەوەیدا کە مەسەرەن بایکۆتی پرۆسەی سیاسی کات و ئیتر لە سیاست دوورەکەوێتەوە ئەمە وای کرد دیسان نەخشەی سیاسی جاریشتر لە عێراقا گۆڕانکاری بەسەرەوە هات دوای ئیستقالەکردنی پەرلەمانتارانی سەدری ئەبێ بەدیلەکانیان کە زۆرترین دەنگی دەرنەچوویان هەیە شوێنیان پڕ بکەنەوە بەما ئیتاری تەنسیقی بووە بە گەورەترین کوتلەی پەرلەمانی و توانیان مرشحەکەیان کە محەممەد شیع ئەسوودانیە کە مقتدا سەدر دژایەتی دەکرد ڕاست پێردن و بە نەتیجەش ئەو هێزانی ترکە لە بەری سەدرابوون دوای پاشەکشەی مقتدا سەدر هەرچەنە یەکتریان بەرتانەدا و کەوتنە بەر ڕخنەی یەکتری بە نەتیجە لەگەڵ ئیتاری تەنسیقیان بەرەی چوارچێوەی هەماهەنگیەوە و گرێکوێرەکان تا ڕادەیە کرایەوە لێەوە بەڵێ گرێکوێرەکان لێرە کرایەوە هەنگاوی یەکەم بە هەڵبژاردننی سەرۆکیکی نوێ بۆ جمهوری عێراق دیاری کرا محەممەد شیع ئەسوودانی ڕاست پێدرا بۆ تەشکیلکردنی حکوومەت ئێستا قسەکان لەسەر ئەمەیە ئەمە نوبدە تاریخەکەمان تێپەڕات قسە لەسەر ئەوەیە ئایا محەممەد شیع ئەسوودانی نەجاحەت ئەهێنێ لە ئیدارەدانی دەوڵەت بۆ ئەم مەرحەلەیە و ئایا هێزە سیاسەکان موفقە بن و تەحەدیاتەکانی بەردەمی کابینەکەی محەممەد شیع ئەسوودانی و خودی محەممەد شیع ئەسوودانی چین بەڵێ گرنگە بەڕاستیان پرسیاران چکە بەڕاستی ئالەنگارەکان زۆرن لە عێراق ینی ئەوەی کە هەیە ینی تا بۆ نمونە مەسلەی گەندەڵی ینی تا هەر دوێنێ و پێرێ بوو ینی مەسلەی 2.5 ملیار دۆلار دیار نەمان لە عێراقا ئەمە خۆی بەڕاستی ئەو پەڕی فەسادی و گەندەڵی ینی جا حکوومەتەکەی محەممەد شیع ئەسوودانی چێک لەو خاڵانی کە پێویستە بەرەنگاری بێتەوە ئەم خاڵەیە و لایەنێکی دیکە بەڕاستی دابینکردنی خزمەتگوزاری بۆ خەڵک کە ئەمە لە ماوەکانی ڕابردوو خەڵکێنایە سەر شەقامەکان و پشتیوانی زۆرێک لە هێزە سیاسەکانی شێ بوو بۆ ئەم بابەتە محەممەد شیع ئەسوودانی وەکوی کە جەنابەت دەڵێ ئەمە تەحەدی قورسەکانی بەردەمێتی و خۆشی لە کوتلەیەکەوە نەهاتووە کە ڕابسپێرێت یاخود کوتلەیەشی نییە خاوەن هێزێکی گەورە نییە کە بتوانێت پاڵپشتی بکات لایەنەکانی چوارچێوەی هەمانجی ڕایان سپاردووە ئەتوانێت وەکو کەسایەتی وەکو سەرۆکوەزیران ئەو هەیبەت و هێزەی هەبێت کە ڕوبەڕووی ئەم تەحەدیە گەورانە بێت و کاک مەریوان جا وەڵامی پرسیارەکەت ئەبێ بە دوو بەشەوە ئەبێ بە دوو بەش وەڵامی بدەینەوە ئێمە فاکتەری ذاتیمان هەیە فاکتەری خودی کە علاقی بە کەسایەتی محەممەد شیع ئەسوودانیەوە هەیە لە ڕووی کەفاءەت و توانا و خیبرەوە و بەشی دووەمی پرسیارەکە تەحەدیاتەکانی بەردەمی علاقی بە بابەتە مۆزوعیەکانەوە هەیە تەحەدیاتە بابەتیەکانەوە هەیە لە ڕووی فاکتەری ذاتیەوە محەممەد شیع ئەسوودانی لە ڕووی تەشریعی و لە ڕووی تەنفیذیەوە خاوەنی خیبرە و تەجروبەیە
لە ڕووی تەشریعیەوە محەممەد شیع سوودانی سێ خولی پەرلەمانی بینیوە و لەم سێ خول لە پەرلەمانیە ئەندامی یەکێ لە فراکسیۆنە بەهێزەکان بۆ کە دەوڵەتی قانون بوو و دەوڵەتی قانونیش میراتگری با بڵێن معارەزەی عێراقی و حزبی داعوە و ئەمانن بۆیە پێگەیەکی بەهێزیان هەبووە لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی ئیداری و لەسەر ئاستی پەرلەمانی خاوەنی نفوز بوونە خاوەنی تاریخ بوونە خاوەنی قسە بوونە و محەممەد شیع سوودانی خودی خۆشی کەسێکی خاوەن بیرێکی کراوە و چۆنەڵی لیبراڵە لە ڕادێکیش مەقبولە لەلایەن زۆر مەقبولە پیاوێکی ڕزن و مۆزوونە چ لە ناو ساحەی با بڵێن لە مەیدانی تەشریعیە و چ لە ساحەی سیاسی و لەسەر ئاستی جەماهیریە پیاوێکە ملاحەزاتێکی ئەوتوی لەسەر نییە ئەمە لە ڕووە تەشریعیەکەوە لە ڕووە تەنفیزیەکەوە ئەو بۆ خۆی پارێزگاری میسان بووە و کۆمەڵی حقائبی وزاری لەلا بووە لە وەزارەتی عمل لە وەزارەتی حقوقی ئینسان لە عێراق کە فترەیەک هەبوو لە وەزارەتی بازرگانی کۆمەڵێک وەزارەتی ئەزمموی دەوڵەتداری ئەزمموی دەوڵەتداری هەیە و بۆ خۆشی یەکێکە لەو کەسانی کە خاوەنی قەڵەمە من پێشتر لە بەرنامەی تری شاباسم کردو بەردەوام خاوەنی ڕۆیای خۆی هەبووە لە کۆی مەراحلە سیاسەکان و ئەزەماتانی کە عێراقی پیا تێپەڕیوە یان ئەو تەحەدیاتانی هاتوتە بەردەمی حکوومەتەکانەوە خاوەنی قەڵەم بۆ قسەی خۆی هەبوو و ڕۆیای خۆی هەبووە ئێستا ئەم فاکتەرە زاتیانە وامان لێ ئەکا بڵێن لەم جانبەوە محەممەد شیع سوودانی بەڕێی من باشترین بژاردە یان لا هەموو سەرۆگۆزیرانەکانی پێشتر زیاتر ئومێدی خێری لەسەر هەڵ ئاچنێت ینی باگراوند و پاشخانەکەی پشتیوانیەکە بۆ نەکوتلەیەکی سیاسی بزەبت ئەمە وەکو فاکتەرە خودیەکە باڵێ دێنە سەر فاکتەرە بابەتیەکە مۆزوعیەکە واقعیەکەی کە هەیە ئیتا محەممەد شیع سوودانی ئەگەر بینە سەر پێکهاتی شیعە ئێستا نوێنەرایەتی هەموو پێکهاتی شیعە ناکە لەبەر ئەوەی سەدرریەکان دژی محەممەد شیع سوودانین و دژی ئەم حکوومەتەن و دژی ئیتاری تەنسیقین ئەمە خاڵێ کە نمایندەی هەموو شقامی شیعی ناکە دووەم ئیتاری تەنسیقی لە ناو خۆیانە لە هێزی کودوان پێک نەهاتوون گروپێک لە هێزی سیاسی ئەم گروپی هێزی سیاسیانە بتەوێ نەتەوێ هەر یەکەیان ڕاستە لە بەشێک لە ڕوئیای سیاسیان بۆ واقعی ئەمڕۆ لەکتریەوە نزیکن بەڵام 2000 هێزی سیاسی جیاوازن ڕوئیای سیاسی جیاوازیان ناخۆشیەکانیشیانمان بینی لە ماوەکانی ڕابردوو بەڕاستی بالضبط لەسەر خودی محەممەد شیع سۆدانی و لەسەر ئەو وەزارەتانەشی کە کاندیدیان ئەوان بۆ نردووە بەڵام محەممەد شیع سۆدانی زۆریانی ڕەت کردبوو بالضبط ئەمە لەلایەکی تر عێراق بەڕاستی خاوەنی سیادەی خۆی نییە کەواتە هێزی ناوچەی دەوڵەتانی ناوچەکە و هێزە نێودەوڵەتی و زیل هێزەکان تەحالفە دەولیە گەورەکان تەحالف ئەقلیمیەکان ڕاستەوخۆ دەسوەردانیان هەیە لە کۆی جونگەکانی عێراق لە جونگەی سیاسی ئابووری کۆمەڵایەتی کۆی جونگە ئەمنی و بەڕاستی هەیمنەشان هەیە و نفوزشیان هەیە و عمیلیشان هەیە بەڕاستی تەحەدی دەرەشیەکان مەترسیشی گەورە ئەمانە حکوومەتەکەی بەدڵنیاییەوە لەبەرەوە محەممەد شیع سوودانی لە ڕووە دەولیەکەوە تەحەدی دەولەکان نەکەوێتە بەردەمی ئەمانە یەکەم مراعاتی مەساڵحی خارجی و ڕکابەرایەتی و دژایەتیکردنی هەیمنەی خارجی و لە بەرچاوگرتنی سیادەی دەوڵەتی عێراقی ئەمە و محەممەد شیع سوودانی حکوومەتەکەی یەکەم حکوومەتە لە دوای ڕوخانی ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعسەوە لە دوای 2023ەوە حکوومەتە بێکە بێ کە خاوەنی معارەزەیەکی شەعبەوی شەقامی جددی ئەبێتەوە بۆ ئێستا جەماعەتی سەدرەکان لە دەرەوەی پەرلەمان و لە دەرەوەی حکوومەتن و بەڕاستی خاوەنی شەقامن و مقتدا سەدر لە ماوەی ڕابردووە لێمان بینیوە بەردەوام خاوەنی مفاجئاتە بۆیە یەکەم حکوومەتە کە تووشی ڕوبەڕووی معارەزەیەکی جەماهیری بەهێز ئەبێتەوە لەبەر ئەوە ئەمە لەلایەکی تر ئەو کەم تەرخەمیانەی لە ماوەی ڕابردوو لەلایەن حکوومەتی یەک لە دوایەکەکانی عێراق لە عێراقا کەڵەکە بوون لە ڕووی ئەمنی سلاحی منفەلت
دیارنەمانی سامان و ئابووری عێراق پەرتەوازایی با بڵین نیشتیمانی نەبوونی سەفێکی وەتەنی موحاد هەموو ئەمانە ئێستا محەممەد شیع ئەسوودانی میراتگری کۆی ئەم کەڵەکەبوونی سلبیاتانەیە بێکشیشمان بیر نەچێت کاکمەریۆن ینی ئەم سلبیاتانی کە جەناب داماژەی پێدەیوە ئەم میراتە کەڵەکە بووە لە فەسادی و لە بەڕێوەبردننی عراق بە شێوەیەشی نابەرپرسانە و ناتەندروست ئەین زۆرێک لەو لایەنە سیاسیانە بوون کە لە ڕابردوو حکومی عراقیان کردو و ئێستا هەر ئەو لایەنە سیاسیانن کە جارێکی دیکە حکوومەتی محەممەد شیع سۆدانی پێک دێنە و دەیکەنە کاندیدی خۆیان کەواتە تەحەدیەکان لە نێو خودی چوارچێوەی هەمانگیشەوە زۆر قورسە کە محەممەد شیع سۆدانی ڕوبەڕووی بێتەوەی چێ لەو خاڵانە کە جەناب داماژەت پێدا بۆ نمونە گەندەڵیە گەندەڵی تا چەند محەممەد شیع سۆدانی ئەتوانێت ڕوبەڕووی بێتەوە ئەگەر توانی هەرخودی لایەنەکانی کە پشتیوانیەکەن ئەوان نابنە بەربەز بووی من ئەڵێم ئەم حکوومەتە چۆنەڵی سنگی مەحەکە بۆ مێژوو و ئاخر دەرفەتیشە زارێ سنگی مەحەکە بۆ مێژوو بۆچێ بۆ کۆی ئەو هێزە سیاسیانەی لەناو ئیتاری تەنسیقیان سنگی مەحەکە فەشەلی حکوومەتەکەی سوودانی فەشەلی بەڕەئی من یەکجارەکی ئەم هێزولایەنە سیاسیانەیە کە ئیتر 2023 حکومی عراقەکە بالضبط نقاتی زۆریان لەسرە نەک هێزەکانی ناو ئیتار هەموو ئەو هێزە سیاسیانەی لە عێراقا هەن لە دوای پرۆسی ئازادیەوە یعنی مؤشراتی سلبیان لەسرە بەڵام بە دەرەجەیەک ئەو هێزانی هێزە شیعیەکان بەبێ ئیستثنا هەموو هێزە شیعیەکان بە سەدرریەکانەوە بە دەوڵەتی قانونەوە بە حکمەوە بە فتحەوە هەموو ئەمانە مؤشراتی سلبی گەوریان لەسرە و خەلفیتیشی خراپیان هەیە لە ڕووی نەزاهەتەوە بۆیە شکانی محەممەد شیع ئەسوودانی شکانی هەموو هێزەکانی ناو ئیتاری تەنسیقیە بۆیە ئەگەر لە ڕابردووە ئەمانە لەسەر ئەساسی محاسەسا بەشداری حکوومەتیان کردووە و دەستیان گرتووە بە سوڵتەوە و هاتوونەتە ناو حکوومەتەوە و بەشداری ئینتیخاباتیان کردووە ئەوە لە بەر خاتری داهاتووی خۆیان ئەبێ ئەم جارە ستۆپ بەم شتانە بکەن ئەبێ دەست هەڵگرن لە تەحەداکردنی سوڵتەی حکوومەت لە دەستبردن بۆ سەرۆت و سامانی وڵات با بڵێن لە ڕووی ئەمنیەوە ئەبێ ئەو پەڕی هەمویان فاکتەرێکی یارمەتی دەربن بۆ پاراستەری ئیستقراری ئەمنی لە عێراقە ئەمە لە لایەک لە لایەکی ترەوە حکوومەتێکی محەممەد شیع ئەسوودانی دەرفەتی ئەخیرە بەڕەئی من لە بەردەمی هەموو لایەنە سیاسی عێراقیان کە ئێستا غیری سەدرەکان گشتی بێژدارە لە تەشکیلکردنی ئەم کابینەیە دەرفەتی ئەخیرە بێ بۆیان داهاتوو ڕەحم بە کەس ناکە بۆیە نقطەی جەوهەری چییە؟ نقطەی جەوهەری ئەوەیە ئەبێ بەرژەوەندی خەڵکی عێراق لەبەر چاو بگیرێ لەلایەن هەموو هێزە سیاسەکانەوە لە کوی دانوستاندن و مساوامەتەکانیانە ئەبێ ئەمە لە یاد نەکەن ئەبێت جەوهەری بیرکردنەوە و سیاسەتیان بێ چ لە عێراق و چ لە کوردستان هەمومان لە بەردەمی ئەو تەحەدیە گەورەیە ئەمە لە لایەکی تر لە ماوەی ڕابردوو دوای ڕاستپاردنی محەممەد شیع ئەسوودانی بۆ تەشکیلکردنی کابینەکەی مەقالاتی زۆر لەلایەن نووسری بەناوبانگ لەلایەن ناوەندەکانی تەفکیری سیاسی تینگتانکەوە زۆر شت نووسراوە کە ئەوان ئومێدیان بە خودیش سوودانی هەیە بەڵام ئومێدیان بەو هێزانە نییە کە پاڵپشتی سوودانی ئەکەن لەبەرەوە من پێم وایە ڕاگررتنی ئەو باڵانسە زۆرێ لە جۆرەکان هەندێک لە موتارانە چۆنەڵی کوتەگی بن عباش کوردی مۆزوعێکی هینە هەیە مەقولەیەکی کوردی هەیە زۆرە لە زۆرەکان هەڕەشەی ژێربەژێری زەمنیش تەودیەکەن کە چونکە بەڕاستی ئەو هێزانەی کە پشتیوانی محەممەد شیع ئەسوودانیەکەن لەناو شیعە تۆمەتبارن بەوەی کە مەوالین بۆ ئێران بۆیە ترسی ئەوە هەیە کە بەرژەوەندی ئەمریکا و هێزەکانی تری دژ بە ئێران بخەنەمە ترسیەوە بۆیە سوودانی یەکێ لە تەحەدیە گەورەکانی ئەوەیە چۆن نتوانێت باڵانس ڕابگرێت لەلایەک سیادەی عێراق پارێزێ
مەساڵحی خەڵکی عێراقی بارەزێ و لەلایەکی تریش مەساڵحی یان چۆنەڵی مراوەغێ بکە لە بینی ئەو تەحەدی و مەساڵح ئیقلیمیانە دەرباسکە. هەر لەسەر ئەو مەسلەی پاراستنی بەرژەوەندی و هەروەها ئەو هەڕەشانی کە لە ڕابردووشە هەبووە، یعنی ئەمە بینیمان ینی ناوەندە نێودەوڵەتیەکان نیان شاردەوە دوایەوەی کە عێراق دوای ساڵێک لە هەڵبژاردننی پێشوەختە ینی لایەنە سیاسیەکان کە نیانەتوانی بگەنە ڕێکەوتن یاخود یەکلایکردنەوەی کێشە و ململانەکانی نێوانیان، ینی بینیمان ئەنجومەنی یاساییش هاتە سەرخەد و ویسترا کە عێراق دۆخێشی تایبەتی بدرێتێ بۆی کە لە دەستی ئەم لایەنە سیاسیانە دەربهێنرێت و ناوەندە نێودەوڵەتیەکان عێراق بەرن بەڕێوە. ئەمەیان تا چەند مەترسی گەورە بێ بۆ ئەو لایەنە سیاسیانی کێسا حکوومەتیان پێگەێناوە ئەگەر ئەو ڕاستەڕێی جەناب دامەژەی پێیەکەی ئەمان پێیدا نەڕۆن و دۆخی عێراق بەرەو باشی نەبن ئەو هەڕەشەیە هەر ئەمێنێت. من بە دڵنیاییەوە پێم وایە هەڕەشەیە هەرەمێنێ بەڕاستی هێزی چوک و ئەمریکا و هێزەکانی تری غەرب بەڕاستی خاوەنی کۆمەڵێک مەراکزی دراساتی سیاسی سەربازی کۆمەڵایەتی ئابووری گەورن ئەتوانن هەم ئایندە بخوێننەوە و هەم وەسائل و فاکتەر و ئەدەواتی زۆریان بەدەستەوەیە بۆ ئەوەی کە بتوانن جۆرە لە جۆرەکان نەخشەی سیاسی لە هەر وڵاتێک بە تایبەتی وڵاتە دواکەوتەکان یان وڵاتە تازی پێگەیشتەکان ئەتوانن دەستکاری خەریتی سیاسی بکەن. ئەو وەسائلی زۆریان بەدەستەوەیە. لە ساڵی 2019 مەترسیەکان و خوێندنەوەکان بۆ ئاراستەیە بوو کە خۆپێشاندانەکانی تشرین لە گرێژنە دەرەچێ و پێکدادانی ناوخۆیی عێراقی شەڕی ناوخۆیی و براکژی ڕۆدا بە جۆرێ هێزی عێراقی و سوپای عێراقی یان ئەوەتە ئەبێ بە تەڕەف یان ئەوەتە هەڵەوەشێتەوە هەیمەنە و کۆنتترۆلی وەزعەکە لە دەستەدا و بەمەش بە ناچاری هێزە نێودەوڵەتیەکان و نەتوێگرتەکان تەدەخولەکەن بەمە حکوومەتێکی ئینقازی وەتەنی بە ستراکچەرێکی تازەوە ڕائەگەێنن حکوومەتی ئینقازی وەتەنیش ڕابگەێنێ یعنی کۆتایی ئەم سیستەمە سیاسیە ڕائەگەێنرێ و بەمەش دەستور هەڵەوەشێتەوە و نظامی سیاسی هەڵەوەشێتەوە وڵاتەکە ژێربەندی حەوت بزەبەت جال ئەمە مەترسیەکە لە خراپترین حاڵەتە ئەمە یەکێکە لە ئەگەرە چاوەڕوان نەکراوەکە ڕوبەڕووی عێراقیەکانە بێت و لایەنە سیاسیەکانیش بە تایبەتی وڵات بابینە سەر ینی ڕاستە تەحەدیەکان زۆرن لە بەردەم حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی بەڵام ئەوەی کە ینی مەترسیەوە ئینزارەوە هەمیشە لە بەرچاوی لایەنە سیاسیەکان و سەرکردە سیاسیەکانی عێراق بە تایبەتی شیعەکان ئەوان دوای چەندین ساڵ خەباتکردن توانیوانە بگەنە لوتکە و ترۆفی دەسەڵات لە عێراقدا ئێستا هەروار نایەنێ بە ئاسانی ئەم دۆخیان لە دەست بچێ و هەوڵە دەن و پشتیوانی ژەکەن لە محەممەد شیع سۆدانی بۆی حکوومەتەکەی هەر هیچ نەبێ تا ساڵێک سەقامگیر بێ بۆی دۆخی عێراق بەرەوە ئاسایی بوونەوە بەرێ ئەو کاتەنجە چاوەڕوانی مفاجعاکەن لە لایەنەکانی دەوروبەریانەوە بە تایبەتی لە سەدرەکان لەسەر مەسلەی دارایی و لایەنی ئابووری لە عێراق بینیمان ینی عێراق ئێستا دۆخی ئابووری زۆر بەرەو باشیە ڕۆ ئاماژەکان بۆەوە عێراق داهاتێکی باشی دەسەکرێت لە فرۆشی نەوت و دوایەوە لە گۆڕینەوەی دۆلار بە دینار کە ئاستی دۆلاریان بەرز کردوەوە پارەیشی باش دێتەوە خەزێنی عێراق ئێستا عێراق لە ڕووی احتیاطی و احتیاطیشی باشی هەیە سەر و 85 میلیارد دلار باسەکرێت زێڕێکی باشی خەزن کردووە ئەمانە تا چەند ئەبنە فاکتەرێکی بەهێز بۆی کە حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی کاری لەسەر بکات و دۆخی عێراق لە ڕووی دارایی و ئابووریە و ئاوەدانکردنەوە بەرەو پێشەوە بەرێ بەڕاستی مە تا چەند گرنگە زۆر ڕاستە طبعاً وەکو پێشتر ئاماژەت پێکرد جەنابەت لە ماوەی چەند ساڵی ڕابردووە احتیاطی نەقدی عێراقی لە نزیکەی 50 میلیارەوە بەرز بووەوە بۆ سەری 80 میلیارد دلار لە ماوەی چەند ساڵێکی کەمە ئەمە ئاماژەیەکی زۆر گرنگە بۆ هێزی ئابووری عێراق و بژانەوەی هێزی ئابووری عێراق و احتیاطی زێڕی نزیکەی لە 90 تۆنەوە بەرز کردێتەوە بۆ سەر 120 تۆن ئەمانە ئاماژەی بەخێرن بۆ بژانەوەی ئابووری عێراق و ئێستا هەنگاوی جددیش هەیە بە بەراورد لە ماوەی ڕابردووە بۆ ئەوەی کە جۆرە لە جۆرەکان وەڵامی داواکاریانەکانی خەڵک بۆ خەدەمات بدرێتەوە و بەڕاستی ئەوەشمان لەبیر نەچێ عێراق لە بەردەمی کۆمەڵە تەحەدی گەوری تریشایە بە بیابان بوون وشکە ساڵی ئەمانە مەسەلەن ئەهوارەکان کە سەدان ساڵە بووەتە
سەرچاوەیەکی داهاتی گەورە بۆ دانیشتوانی باشووری عێراق کۆتایی بە ئەهوارەکان هات سامانی ماسی و سامانی گامێش و ئەمانە بەرەو کۆتایی ئەڕوا و ئەم تەحەدیاتانە هاوتا لەگەڵ بژانەوەی ئابووری عێراقا ئەگەر بێت و مەسەلەن لەبەر چاو بگیرێ من پێم وایە عێراق ئەتوانێت و حکوومەتەکەی محەممەد سوودانی ئەتوانەیە بەسەر ئەو قەیرانانەیە زاڵ بێ خێروبێری عێراق لە ماوەی ڕابردووە تا ئەو کاتانەشی کە نرخی نەوت بۆ نزمترین ئاستی دابەزی هێشتان عێراق بەشی ئەوە توانای ئابووری هەبوو بتوانێت پێداویستەکانی خەڵک دابین بک بە تەواوەتی لە هەموو ڕۆکانەوە و ئێستا ئەتوانێت پێداویستەکانی خزمەت گوزاری لەسەر هەموو ئاستەکان دابین بکات و بەردەوام ساڵانەش احتیاتی نەقدی بەرز بکاتەوە بۆیە هیچ بیانوویەک نەحکومەتەکانی ڕابردوو نەحکومەتەکەی محەممەد سوودانی ناتوانێت سەرچاوی داهات و هێزی ئابووری بکەن بە بیانوو بۆ پێشکەشتەکردنی خزمەت گوزاری و بژانەوەی ئابووری عێراق ئەوەی ئەمێنێتەوە ئەو خێروبێرە زۆر و زەوەندەیە کە ئەبێ حکوومەتی عێراقی و بە پشتیوانی هێز و لایەنە سیاسەکانی کە پشتیوانی کابینەکەی محەممەد سوودانین یارمەتی دەربن بۆ ئەوەی کە ئەم هێز ئابووریە گەورەیە ڕاستەڕێی خۆی بگرێ لە ئایندەیەکی کورتە بناغەیەکی طبعا محەممەد سوودانی ئەگەر 4 ساڵیش لەسەر حکوم بێ کە ئەگەری هەیە 4 ساڵ لەسەر حکوم بێ یان لانی کەم 3 ساڵ لەسەر حکوم بێ ئەگەر 3 ساڵ بۆ 4 ساڵیش لەسەر حکوم بێ من پێم وایە ناتوانێت تەواوی ئەو بارە لارە یا تەواوی ئەو سلبیاتە کەڵەکە بووانە ئەو گەندەڵی کەڵەکە بووانە ئەو هەمووی ڕاست بکاتەوە بەڵام ئەتوانێت ئەساسیاتەکانی دامەزرێنێ بە شێوەیە کە لە سەرەتاکانی بڵین لە ساڵی یەکەمی حکوومەتەکەی ئەتوانێت پیشانی خەڵک بدا کە بەڕاستی حکوومەتەکەی حکوومەتێکی خزمەت گوزاری وەڵام دەرەوەی خواست و داواکاریەکانی ئەوانە و بەڕاستی حکوومەتەکەی ئاماژەیەکی خێرە بۆ زامنکردنی سەرچاوەکانی بژەوی هاوڵاتیە یەک خاڵێکی گرنگتر لەوە ینی جەنابیشت ئاماژت پێدا لە قسەکان تا مەسلەی ینی گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی لە عێراق ینی ئەم مەسلەی ئەو پارەی کە دیار نەما لە یەکێ لە بانکە ینی گرنگەکانی عێراق کە ئیجراعاتەکەی دوای ئەوە بوو ئەمە تا ڕادەیەک ینی مای خۆشحاڵی بوو بۆ خەڵکی عێراق ینی بینیمان یەک دوو وەزیر و هەروەها پلەداری باڵا لە حکوومەتەکانی ڕابردوو کە تۆمەتبارن بە دزینی و پارەی دەستگیر کران پێ دوایەم ئیجراعاتە خێرانی کە دەکرێت لە عێراق بۆ مەسلەی هەر هیچ نەبێ بنبرکردنی ئەو گەندەڵانی کە ئێستا ئەکرێنە گەوانی ڕابردووە مەمیکە ئێستا ئەکرێ ئەمانە ئەبێتە ینی مایەی سەرکەوتنی بۆ نمونە حکوومەتەکەی شیعسۆدانی خۆمە شیعسۆدانی ڕاستە نەیکردو حکوومەتەکەی مستەفا کازمیە جارێ بەڵام ئەگەر ئەم بەردەوام بێ لەسەری سەرکەوتنەکان بە چه ئاڕاستەیەکە بێ کاکمەریوان طبعا حکوومەتەکەی کازمی چەند هەنگاوێکی نا لەسەر ئەرزی واقع بۆ ڕوبەڕووبوونەوەی فەساد و گەندەڵی و کۆمەڵی مەلەفی جوڵاند هەندێک لە تۆمەتبارانیش درانە دادگا و مەحاکەمەش کران کە مەلەفی فەسادیان بەسەرا ساخ بووەوە بەڵام مستەفا کازمی نەیتوانی ڕوبەڕووی حوتە گەورەکان ببێتەوە ئایا لە سەردەمی حکوومەتەکەی محەممەد سوودانی کە چاوەڕێ ئەکرێ زیاتر لە کازمی ڕوبەڕووی فەساد و گەندەڵی ببێتەوە و تەحەدی نەمبەر-وەنە بە ڕێی من پلەیەکە لە لای خودی محەممەد سوودانی و بەردەوامیش پێداگیری لەسەر کردووە و بۆ تەقدیمکردنی منهاجی وزارێکیشی لەگەڵ کابینەکەیە پێشتر ئاماژەی بۆ کردووە ئەولەویاتی پێداوە من پێم وایە ئەتوانێت جەریئانەتر ڕوبەڕووی ببێتەوە و زیاتریش نیەتی هەیە ئەگەر عەرقەلەی بۆ دروست نەکرێ ئەتوانم بڵێم بە بەراورد لە کابینەکانی پێشووتری بۆ نمونە سەردەمی مالکی و پێشووتر مەلەفی گەندەڵی یان حەجمی گەندەڵی کەمتر بووتەوە و پێشم وایە لە حکوومەتەکەی سوودانی کەمترە بێتەوە و خەڵکی تر ئەدرێن بە دادگا و لەو مەلەفەیە ئەو مەلەفە بە جددی دەستی بۆ ئەبرێەوە سنوورێکی بۆ دائەنرێ چونکە شیعەکان
لە ماوەی ڕابردووە تا ئەم لە حەزەیەش ئاعترافیان بەوە کردەوە خۆیان هەمویان کە ئەوان لە ئیدارەدانی دەوڵەتدا فاشلن بۆ حکومڕانی ناشێن سەرکەوتو نەبوون ینی ئەوان پێیان وابووە من بۆ خۆم لە قیاداتی سیاسیان لەسەر ئاستی باڵا لە بەردەمی منە ئاعترافیان کردەوە لە شوێنانی تر لە تەنانەت لە میدیا لە ناوەندەکانی توێژینەوەی ئاعترافیان کردەوە لەوەی کە شیعی نەیتوان نازانێت وەکو کورد و وەکو سونە ئیدارەی حکوومەت بدا ینی بەعقلێکی ئەمە قسەی من نییە ئەمە قسەی خۆیانە بەعقلێکی خێڵەکیانە بەعقلێکی مەزەبیانە بیریان کردێتەوە کە ئیدارەی حکوومەتی جوان نادرێ بۆیە ئێستا تێگەیشتن بەردەوامیان لەسەر ئەمنەهجا کۆتاییان پێهێنێ بۆیە ئێستا بەڕێی من هەوڵ ئەدەن جۆرە لە جۆرەکان خۆیان لە فەساد بپارێزن خۆیان دەست نەبن بۆ فەساد و یارمەتی دەریش بن بۆ ڕووبەوە کاتە قۆناغی داهاتوو بۆ عێراقیەکان و بۆ لایەنە سیاسەکان زۆر جیاواز دەبێت لە هەموو ڕۆکانەوە ئەنجا با بینە سەر مەسەلەی پێکاتی حکوومەتەکە هەمومان نەزان ینی کورد و سونەش بەشدارن لە حکوومەتی محەممەد شیع سۆدانی و لە ڕابردووشدا بە پاڵپشتێکی ینی گەورەی کورد و هەروەها سونەکان لە ئەنجومەنی نوێنەران توانرا تێپەڕێنرێ ئەم دۆخە دیارە کە کورد و سونە بەشدار بوون لە حکوومەتەکە لەگەڵ چوارچێوەی هەمانجیە کۆمەڵێک ینی مەبادی و خاڵی ڕێکەوتن هەیە لە نێوانیانە گەرم خاڵانە گریمان لە 100%شی جێبەجێ نەبوو ئەگەر لە 150 جێبەجێ بێت توانین دۆخی حکوومەتەکە بڵین ئارامە بێ یان نا ئەگەر ئارام بوو بەردەوامە بێ حکوومەتە ئەگەر ئەو وەرەقەی ڕێکەوتنی کە هەیە لە نێوان کورد و سونە و چوارچێوەی هەمانگی وەکو خۆی جێبەجێ نەبوو کارتی بەهێزی کورد و سونە چیە بێ بەرامبەر حکوومەتێکی شیع سۆدانی کاک مەریوان طبعا یەکێکی تر لە تەحەدیەکان کە لە بەردەمی حکوومەتەکەی سوودانی ئەبێ ئەویش ئەوەیە ئەبێ سنوورێک بۆ تەحمیشکردنی ڕۆڵی پێکهاتەکانی دەردا بنرێ سکورد سنە کە لە ماوەی ڕابردووە سنەکان پێیان وایە هەموو ئەو بەڵایی لە سەردەمی شەڕی داعش بەسەریان هاتووە شیعەکان ڕۆڵیان تیا هەیە و حکوومەتێک لە دوایەکانی عێراق هۆکار بوون بۆ ئەوەی کە خزمەتگوزاری پێشکەشی مەحافەزاتی وەسەطی و سنی نەکرێ و دژایەتی بوشانەوەی ئەو سنوورانە بکرێت و ناوچەکانیان ناوچەداری حەشدی شعبی بە دڵنیاییەوە ئەوان پێیان وایە حەشدی شعبی زۆڵمی لێکردوون و ئەگەر جاران بێدەنگ و بێتن و خۆیان کۆ نەکرد بێتەوە ئێستا وەکو جاران نین ئەو ترسیان شکاوە جاران ئەترسان لەوەی کە بە میراتگیری سەدام و حەزبی بەعس حساب بکرێن ئێستا ئەوە چەند حکوومەتێکە بەشداری حکوومەتەکەن و ئیتر تاو مەسلەی مەلەفی بنەبڕکردنی بەعسیش ئێستا بە جددی قسە لەسەرەوە کرێ و مەلەفەدا بخرێ پشتیوانی هەرێمایەتیشیان هەیە پشتیوانی هەرێمایەتیشان هەیە و کوردیش لە ماوەی ڕابردووە ڕۆڵی تەحمیش کراوە و بەڕاستی تەنانەت ناوەندە نێودەوڵەتیەکانیش و ڕێکخراوە دەولیەکانیش و ناوەندە یاساییەکانی ناوەندە سیاست نێودەوڵەتەکانیش پێی وا بووە کە بەهێزی عێراق لە بەهێزی با بڵێن لە نزیکی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کەواتە ئەبێ حکوومەتەکە بەمانای کەلیمە حکوومەتێکی فیدراڵی بێ و ڕۆڵی حکوومەتی هەرێمیش کوردستانیشی تا پراوێز نەکرێەوە وەڵامی داواکاریەکانی کوردیش بدرێتەوە وەڵامی داواکاریەکانی کورد ئەو بۆیە بیر نەچێتەوە مەبەستی کورد زیاتر مادی 140 ناوچە کێشە لە سەرەکانێتی چکە لە ماوەی ڕابردوو ینی لە 150 خاکەکەی لە دەستزاوە کورد و کورد ئێستا ینی بینی لەو ناوچانە ئەچەوسێنرێتەوە خاشی داژیرەکرێ بە عەرەبکردن بەردەوامە ئەمە دیارە لە یەکێک لە خاڵی مفاوزاتی کوردووە لەگەڵ چوارچێوەی هەمانجی و دڵنیاشم لەسەری ڕێکەوتون و جەنابیش زانیاری وەیە لەوبارەوە جێبەجێنێکردنی هەر هیچ نەبێت چەند خاڵێکی دیکەی مادی 140 پێدوانیە ینی زەرەر ئەدا لە حکوومەتەکەی شیع سۆدانی و پێچوانەش وەگەر جێبەجێ بکرێ حکوومەتەکەی ینی سەقامژیرە بێ بەدڵنیاییەوە ئەوە وەکو باسم کرد یەکێ لە تەحەدیاتەکانی ڕازیکردنی پێکاتەکانی ترێک بە کورد و سنەوە کوردیش بەچی ڕازیە بێ لە ماوەی ڕابردووە دژایەتی مادی 140 دەستوری کراوە ئەبێ ئەو دژایەتی ڕابژیرە و هەنگاوی جددی بنرێ بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە دوای قسەم ئەبێ لەسەرەوەی کە کورد بۆ ئەمە ئەبێت چی بکە زۆر باش ئەگەر دەرفەتمان هەبێ وزائیدەن استحقاقاتی ئابووری با بڵێن مالی دارایی هەرێمی کوردستان کە لە 2014ەوە پارە نەدراوە بە کورد و غەدری لێ ئەکرێ کورد بە پێی
ئەحسایی وەزارەتی بازرگانی لە 14 عێراق پێکەهێنێ دان پیانراوە بەڵێ کەچی لە 12.67 بە ئێمە دراوە ئەو مەبلەغێکی زۆرە کە لە ئێمە بڕاوە ئەمیش دوای چی یەکێ لەو تەعەدایانەی یەکێ لەو غەدرانەی کە لە کورد ئەکرێ بە بەردەوامی لە قانونی موازنەیە لە قانونی موازنە بابێک هەیە بۆ ناوی نەفقاتی سیادی لە بابی نەفقاتە تۆ قانونی موازنە لە نەفقات و لە ئیرادات پێک دێ لە داهات لە خەرجی لە بابی خەرجیە زۆرترین خەرجی لە قانونی موازنەیە دائدرێ بۆ خەرجی سیادی خەرجی سیادی ئەوانیش یەک دنیا مؤسسات و هەیئات و ئەنواع ئەشکاڵ ناونیشانیان هەیە کە پارەی ئەدەنێ بە ناوی نەفقاتی سیادیەوە لە دوای ئەوەی کە ئەم پارە خەیاڵیە زۆرە ڕوا بە نەفقاتی سیادی کە کوردی لێبێ بەشەکرێ لە دوای ئەوەی ئەمێنێتەوە ئەنجا لە 12 شتێکیان داوە بە کورد بۆیە ئەبێ کورد و ئەو حکوومەتەش ئەبێ هەوڵ بدە مواطنی کوردی مستەفید بێت لەو پارانەی کە بۆ نەفقاتی سیادی خەرجەکرێ بۆ نمونە کە پارەی مؤسسەی شوهەدای عێراقی ئەدرێ بۆچی شەهیدی کوردستان ڕاتب لەو نەفقەیە وەرنەگرێ لە کاتێکە ئەوە لە پارەی عێراق نەفقی بەداگرێت نەفقاتی سیادی بۆچی کورد مستەفید نەبێت لەو نەفقاتە سیادیە ئەمە وەکو نمونە زۆر نمونەی تر لە پارەی مەسەلەن خوتەی زراعی و دەیان شتی تر هەیە کە ئەچێتە چوارچەوەی نەفقاتی سیادی و کوردی لێ بێ بەشەکرێ یعنی ئەبێت وتە کورد ئەبێ وا بکە چی بکە کورد ینی بەڕاستی کاکمەریان بووی کە ئەم هەڵانە یاخود ئەم چۆنەڵی زوڵمەی کە ناو ئەنرێ بەرامبەری نەکرێتەوە یاخود بە سەریات تێ نەپەڕێنرێ بەڕاستی کاک هاوڕێ ئێمە لە ماوەی ڕابردووە بە تایبەتی لە دوای نەخۆشکەوتن و کۆچی دوایی ڕەوانشاد سەرۆک مامزەلالەوە کورد ڕیزەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرتەوازە ئەبێ ئەم پەرتەوازی ماڵی کوردیە وای کردووە ئێمە لاواز ببین لە بەردەمی هێزولایەنە سیاسەکانی عێراقا وای لێ هاتووە سەقفی داواکاریەکانی سەقفی داواکاری کوردی گۆڕاوە بۆ سەقفی داواکاری حزبی کە سەقفی داواکاری نەتەوەیی گۆڕا بۆ حزبی خۆی لە خۆیان ئەمە بچووکە بێتەوە کە بچووک بووەوە ئۆتۆماتیکیان تۆش خۆت پەرتەوازە بوویتە ئەو حسابێکی کەمترت بۆەکە و دەستکەوتەکانت کەمترە بێ کە تۆ داواکاریەکانت بوو بە داواکاری حزبی تەنازولەکەی لە دژی هاوڕێکی خۆت هاوهێزەکەی هاونەتەوەکەی خۆت سێزە سیاسەکەی تری کوردستان بۆ دژایەتیکردنی ئەوە سەقفی داواکاریەکانت ئەم کەمێکاتەوە ئەو خاک لە نیشتیمان لەو ناوچانی کە تۆ 100 ساڵ شەڕت بۆ کردووە بزەبت ئەمە لەسەر حسابی مادی سەوچل بووە لەسەر حسابی داواکاری دەستوریەکانمان بووە لەسەر حسابی ئەو داواکاریە نەتەوەیانەمان بووە کە دروشمی خەباتی شۆڕشەکانی ئێمە بووە و بڕاستی خاڵی جەوهەری ململانەی کورد و حکوومەتێک لە دوایەکانی عێراقی بووە ئەمانە بەرودواوە هاتوون و تەهمیش کراون مافەکانمان پێشێر کراوە ئێمە نەمانتوانیوە ماوەی لە سەرەتایە بە باشی کاری لەسەر کراوە خۆی لە خۆیە جێگیرکردنی مادی سەوچل بە نمونە وەربگرین ئەوە جگەلەوەی زمانی کورد زمانی ڕسمیە مەسەلەن حقوق مەدەنیەکان کە لە بابی دووەمی دەستورایە بدە مافەداراییەکان و هەمانە دەستکەوتی زۆر گەورە بەدی هاتووە لەوانە مادی سەوچل کە خۆی لە خۆیە لە نەتیجەی یەکریزی هێزولایەنە سیاسی عێراقان یەکێتی خیتابی کوردی بەدەست هاتووە یعنی تۆ بزانە ئێمە لە کاتی یەکریزیە سە دەستکەوتی گەورەمان بەدەستێناوە و لە سەرتاشە هەنگاوی جددینرا بۆ جێبەجێکردنی مادی سەوچل کە یەکێ لە قۆناغەکانی تعویز بووە کوردەکانی کە کاتی خۆی تەرحیل کراون تعویزیان وەرگرتو هاتوونەتەوە و ئەو عەرەبانەشی کە هاوردە بوونە تعویز کراون نێردراونەتەوە ئێستا لە نەتیجەی ئەم پەرتەوازی ماڵی ئێمە هەم تعویزکردن وەستا هەم ئەو عەرەبانەی کە تعویزیان وەرگرتووە و گەڕێنراونەتەوە ئێستا وردە بە خشکی ئیان هێننەوە و ئەو کوردەشی کە گەڕاوەتەوە لە دوای 2023 بە ناوچەکانی خۆی لە نەتیجەی تەهمیشکردنی وەڵام نەدانەوەی داواکاریەکانی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە دابینەکردنی ئاسایش و ئارامی و خزمەتگوزاری بۆی وردە کۆچەکە دێ بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان ئەمە خەتەرە و بووەتە سەبەبی ئەوەی ئێمە لە ڕووی
ئەمنیەوە خاک لە دەست بدەین لە ڕووی ئیداریەوە سوڵتە لە دەست بدەین و ئەم لە دەستدانی خاک و سوڵتی ئیداری و ئەمانە وای کردووە پرۆسی تعریبی زیاد کردووە کاک هاوڕێ هەندێک مەلەفی نەتەوەیی هەیە گەورە و تاریخین و سەنگی مەحەکن بۆ داهاتوی خودی هێزە سیاسەکانی کوردستان بە هەمویانەوە یعنی بەرپرسیارەتێکی مێژوویی خەتەرناک و هەستیار و گەورەیە ئەگەر بێت و جێبەجێ نەکرێ ئایندەیەکی خراپ چاوەڕێی هەمومانەکە ئەم ناز و نیعمەتەشی کە تا ئێستا نەتیجەی یەکڕزیمان بەدەستمان هێناوە لە دەستی دێن چونکە ئێستا هاوچەشەکان لە بەرژەوەندی ئێمەیانە تاکە چەکێک کە ئەکرێ ئێمە بیکەینە نقطەی هێز و بەکاری بێنینەوە یەکڕێزیمانە لە چی لە تەشکیلکردنی ئەم کابینەی حکوومەتەکەی سوودانی ئەبێ پێداگیری لە سەرجێبەجێکردنی ئەمانە بکەین لەوانە من ڕەنگە لەگەڵ خۆتەوە لەگەڵ چەندین هاوڕێتر لە دەستگاکانی ڕاگەاندن باسی ئەومە من بۆ خۆم وتومە کورد ئەبێ داوای وەزارەتی کشتتوکاڵ بکە چونکە بەردەوام ڕەنگە قیاداتی سیاسی ئیمان ئاگاداری ئەوە نەبن هەرچەند ئێمە بەردەوام هاوارەکەین بە راپۆرت باسیەکەین لە میدیا باسی ئەەکەین لە کۆبوونەوەی باسی ئەەکەین بەردەوام ئێستا لە ناوسدابڕاوەکان مەشاکلی گەورەمان بۆ دروستەکە بەڵێ وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ وەزارەتی عەدل کە ئەمانە و هاوشانی سوڵتەی قەزایی کە ئەبێ کورد هەوڵ بدا لەم کابینەیە لە ڕووی سوڵتەی قەزائیەوە بەهێز ببێ خۆشبەختانە قسەکە ئەوەی وەزارەتی داد هەر لای کورد بێت وەلای یەکێتی نیشتیمانی بەڵێ بەداخە بەڵام بەداخەوە ئەبوایە لە چوارچێوەی بەرنامەیەک ئەجەندایەکی سیاسی یەکگرتووە ئێمە بمانزانایە لەگەڵ وەزارەتی عەدل چ وەزارەتێکی ترمان پێویستە ئەبوایە پێکەوە داوای بکەین مهم نییە کام حەزە بۆ یەگرێ گرنگەوەی بۆ کووردە بۆ کورد بێ ئەم جارە مەسەرەن انتخاباتی مەجالسی مەحافەزات نەبوونی نەمانی ئەنجومەنی مەحافەزە لە شارەکانی عێراق لە کەرکووک زەربەی لێماندا زەربەیەکی زۆر گەوری لێماندا لە دوو ڕۆ یەکەم نەمانتوانی بە کورتی پێم بڵێ چووکە کاتم کەم ماوەکە زۆر باش وەکو دوا پێیامی شەوێ باس زۆر باشە پێشم وایە بەرنامەی حکوومەتەکەی سوودانی ئەبێ هاوتای ڕوبەڕووبوونەوەی مەلەفی فەساد و ڕوبەڕووبوونەوەی با بڵێن پێشکەشکردنی خزمەتگوزاری یەکێ لە خاڵەکانی کارنامەی حکوومەتەکەی سوودانی انتخابی مەجالسی محافظات ئەبێ کە کوردیش ئەبێ فاکتەرێک بێ بۆ خێراکردنی ئێمە زەرەرمان کردووە ئەمانتوانی ئەگەر ئەنجومەنی محافظە هەبووە و کوردیش یەکگرتوو بووە کەیسی پارێزگای کردبوو گێگرایی بکەینەوە و ئێستا ئەم پارێزگارە کە بەبێ چاودێری ئەنجومەنی پارێزگا ماوەتەوە دەستی کردووە بە تەحمیشکردنی ڕۆڵی کرد و ئیقساکردن و لاوازکردن و تعریبکردن و هەموو ئەمانە مەسئولیاتی ئەم قۆناغەمانن کە ئەبێ هێزە سیاسەکان لەم مەرحەلەیە پێداگیری لەسەر بکەن لە تەشکیلکردنی کابینەکە و لەسەر ئاستی کۆبوونەوە سیاسەکان و ئەبێ بەرنامەیەکی پەرلەمانی مشترکیشان هەبێ ئەبێ هەموو فراکسیۆنە کوردستانەکان لە پەرلەمانە بە بەرنامەیەکی موحەد کۆدەگەن. برای بەڕێزم کاک مەریوان نادر ئەندامی خولی پێشوی ئەنجومەنی نوێنەران کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ بووین سپاس دەکەم مادوومان کردین دەستەکانە خۆشم بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێمشی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ.